هێشتا هیچ ئاگرێک تەشەنەی نەکردووە بۆ نهۆمەکانی شوێنی نیشتەجێبوون. ئەوانێک کە گیانیان لە دەستداوی ئاگرەوە نەبووە. گەورترین تراژیدیە بە نسبەت ژیانی ئیداری من و سیاسی من. سبەی وردەکاری ئاگرکەوتنەوەکەی سۆران دەگێڕێتەوە. هۆکاری زۆری ژمارەی قوربانیانی ڕووداوەکە ئاشکرا دەکات و پشڕاستی دەکاتەوە کە ڕووداوەکە بە هۆکاری سروشتی نەبووە. ئایا ئاگرەکەی سۆران بەدەستیان قەس کەوتووەتەوە یان قەزا و قەدەر بووە؟ ئایا بە مەبەست ئاگر لە باڵەخانەکە بەردراوە یان هۆکاری دیکە هەن؟ کەمتەرخەمیەکانی حکوومەت چی بوون و چارەنووسی کەسانی کەمتەرخەم چی دەبێت؟ پسپۆڕان پێیان وایە جگە لە هەورە تریشخە و کارتێکەرە سروشتیەکان هەموو ئاگرکەوتنەوەیە کەمتەرخەمی مرۆیی و حکومی تێدایە و لە ئەنجامی هەڵە و لاوازی چاودێریەوە دەکەونەوە. شەوی 8 کانونی یەکەمی 2023 ئەم باڵەخانەیە لە سۆران ئاگری گرت. سەرچاوی ئاگرەکە لە نهۆمەکانی ژێرەوەی باڵەخانەکەدا بوو کە کارگەیەکی دروستکردنی مۆبیلیاتی تێدا بووە. بە گێڕانەوەی شایەت حەڵەن هەر لەگەڵ سەرەتای ڕووداوەکەدا دووکەڵی چڕ ناو باڵەخانەکەی گرتووەتەوە و هیچ ڕێگایەکی بۆ هەڵاتن نەهێشتووەتەوە. دەرگەی ژوورەکەم قەپات کرد و خەریکی ئیشی خۆم بووم و چۆن سۆبەیەکی کارەباییم لە ژوورەکەم هەبوو سەرەتاوم دەزانی بۆنی سۆبەکەیە کە تاکید بووم بۆنی ئەوە نییە. دەرگەی ژوورەکەم کردەوە کە بڕۆمە ناو مەتبەخ کە دەرگام کردەوە دیتم دووکەڵێک لە ناو مەتبەخەکە هەیە. زوو دەرگام قەپات کردەوە. چۆن ژوورەکەی من پەنجەرەی ڕوو بە کۆڵان بوو لە پەنجەرە و چاوم کرد لە ناو کۆڵانەکە دیتم خەڵک لەوێ زۆر کۆبوونەتەوە و دەنگیان دێت و جاری ئەوەڵ سەیارەی فریاکۆتنم نەدی لەوێ. سەرپەرشتی بینایەکە پەیوەندی پێمەوە کرد گوتی هەڵ بدە خۆت بگەینیتە سەربان. بەڵام لە شتێک کە تاکید بووم ئەوە بوو کە ئەگە بڕۆمە دەرێ تەحملی ئەو دووکەڵە ناکەم چۆن دووکەڵەکە زۆر پیسدیار بوو. هاوڵاتیانی ناو باڵەخانەکە لە پێناو سەلامەتی گیانی خۆیان چەند ڕێگایەک بۆ خۆ دەربازکردن بەکاردەهێنن. بەشێکیان دەتوانن سەرکەوتوو بن و بەشێکیشیان شکست دەهێنن. بەڵام تیمە فریاگوزاریەکان بە چەند ڕێگایەک دەتوانن 7 هاوڵاتی ڕزگار بکەن. پاش ماوەیەک دیتم بە شۆفڵیان هێنا جەماعەت خەڵکەکە یانی شۆفڵیان هێنا و کەسێک کە لە ناو شۆفێڵەکە بوو کە دوایی زانین پۆلیس بوو بە یارمەتی ئەو لە پەنجەرەکە ڕزگارم بوو. دوایی زانیم کە دەرگای سەربانەکە لەو کاتە قەپات بووە لە حاڵێکە بەردەوام ئەو دەرگە کراوە بوو ڕۆژانی دیکە هەرخوا ڕەحمی کرد کە من هەوڵم نەدا بڕۆم بەرەو لای سەربان. لە ڕووداوەکەی سۆراندا هۆکاری ئاگرکەوتنەوەکە هێندەی زۆری ژمارەی قوربانیەکان مشتومڕی لێ کەوتووەتەوە. وەزارەتی ناوخۆ لیژنەیەکی لێکۆڵینەوەی لە ڕووداوەکە پێکهێنا بەرپرسانی ئیدارەی سۆرانیش دەڵێن شۆرتی کارەبا هۆکاری ڕووداوەکە بووە. هۆکاری ئاگرکەوتنەوەکە کارەبا بووە ئەو خەتێکە لە مۆلیدەی هاتیە شۆرتی دروست کردی و لە خوارەوە شوێنێک بووە شوێنی دروستکردنی قەنەفەوەوانە بووە بە ئەسفنجی لێ بووە. ئەسفنجی دووکەڵەکی زۆر دروست دەکات کە ئاگرەکە دروست بووە بە خێراییەکی زۆر ئەو دووکەڵە بەناو باڵەخانەکە بڵاو بووەتەوە. دەچینە بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران بەشێک لە نهێنیەکانی ڕووداوەکە لەم باڵەخانەیەن. بە سوودوەرگرتن لە گێڕانەوەی شاد حاڵانی ڕووداوەکە سبەی توانی ئەوە ساغ بکاتەوە پەنگ خواردنەوەی دووکەڵ هۆکاری گیان لەدەستدان و برینداربوونی سەرجەم قوربانیەکان بووە و هیچ کەسێک جەستەی نەسوتاوە. لەوانێکە گیانیان لە دەستداوە بەهۆی دووکەڵەوە بووە و هیچێک لە ئەوانێکە گیانیان لە دەستداویان بریندار بوونەوە بەهۆی سەختی برینەکانیان یان بەهۆی ئاگرەوە نەبووە هەمووی بەهۆی ژەهراوی بوون بە دووکەڵی ئاگرەکە بووە کە گیانیان لە دەستداوە. تەندروستی سۆران توێکاری بۆ تەرمی قوربانیەکان کردووە لە بەدواداچوونەکانیاندا بۆیان دەرکەوتووە کاریگەریەکانی دووکەڵەکە کە ژەهراوی بووە هۆکاری زۆری قوربانیەکان بووە. هۆکارەکەی دووکەڵەکە بووە و 3 تا 5 دقەشی خاندووە چونکە زۆر جار بەهۆی ژەهراوی بوون بە دووکەڵەتون لە خۆش خۆت دەچیت. ینی
سبەبی ڕئیسی کە گیانیان لەدەستداوە ئەوەی کە هاوڵاتیانمانەوەی پایین لەوێ گیریان خوار بوو دووکەڵەکە کە ژەهراوی بوون بێهۆش بوونە و نانتوانە بچنە شوێنە سەلامەتەکانی باڵەخانەیەەکە یان خۆیان دەرباز بوو. تەنها تەندروستی سۆران پشڕاستی نەکردوێتەوە کە هۆکاری گیان لە دەستدانی قوربانیەکان دووکەڵ بووە. بەڵکو بەرگری شارستانی سۆرانیش دەڵێت بە هیچ شێوەیەک ئاگر نەگەیشتووەتە ئەو نهۆمانەی هاوڵاتیانی تێدا نیشتەجێ بوون. تا هیچ ئاگرێک تەسەری نەکردووە بۆ نهۆمەکانی شوێنی نیشتەجێ بوون هەموو ئەوانە کە لەوێ گیانیان دەستداوە بەهۆی نەوانی ئۆکسیزینی بوونی ڕۆژێژی زۆر لە دووکەڵی ژەهراویەوە بەداخەوە گیانیان لەدەستداوە. سبەی لەم بەدواداچوونیدا ئاشکرای کردووە ئەو هێڵی کارەبایی هۆکاری ئاگرەکە بووە هێڵی گەیاندینی کارەبای مۆلیدە بووە بە باڵەخانەکە و مەرجەکانی سەلامەتی تێدا نەبووە. هەروەها دیزایانی باڵەخانەکەش بەشێک بووە لە هۆکاری بوونی قوربانی لە ڕووداوەکەدا بە تایبەتی لە نەبوونی هەوا گۆڕکێ و نەبوونی پەنجەرەی پێویست لە ناو باڵەخانەکەدا. سبەی تەنانەت توانیوێتی ئەوە پشڕاست بکاتەوە ئەو کارگەی دروستکردنی مۆبیلیاتەی لە ناو باڵەخانەکەدا بووە و سەرچاوەی ئاگرەکە بووە هیچ مۆڵەتێکی کارکردنی نەبووە. تەنها بابەتە کەم تەرخەمەکەیە و ئیهمالەکەیە، یعنی هەم لە خاوەن مۆلیدەکە هەم لە خاوەن مۆبیلیاتەکە هەم لە خاوەن باڵەخانەکە، ینی حتا ئەوانەی کە لێوێن دەران ژیانە کە چوینە پێیان نەگوتینەکە حالتە چوها دروست بیتن ڕێگە چونە دەرتان لە چێنرانە بۆ خۆتان دەربازەکەن زۆرێک لەو شوقانە ینی لە ناوە بوون ینی پەنجەریان بەدەرەوە نەبووە. زۆری باڵەخانەکە بڵاوبوونەوەی ئەو دووکەڵە بە شێوەیەکی وە خێرا ئەنجامی وەیە کە باڵەخانەکان مەرجەکانی سەلامەتی بەرگری شارستانی تێدا نەبووە، چونکە لە نهۆمی یەکەم کە ئەو ئاگرە دروست دەبێتن نابێت بە خێراییەکی وە ئەو دووکەڵە بچێتە هەموو ژوورەکانی دیکە. ئەنی ئەو یەکێک لە هۆکارە سەرچەکان بووە و هۆکارێکی دیکەش ئەو خاوەنێک کە مۆڵەتی کە ئیشی کاری بەبێ مۆڵەت ئیشی دروستکردنی خەنافەکانی کردووە. سبەی لە زاری بەرپرسانی ئیدارەی سۆرانەوە پشڕاستی کردووەتەوە خاوەنی باڵەخانەکە و خاوەنی ئەو مۆبیلیاتەی لە ناو باڵەخانەکەدا بووە و سەرچاوەی ئاگرەکە بووە دەستگیر کراون و تا ئامادەکردنی ئەم راپۆرتەش ئازاد نەکراون. لایەنی سەرەکی هۆکار و خەتابار لەو بابەتە خاوەنی باڵەخانەکەی بە سەراحەت بە دڵنیاییەوە لە دوای لێکۆڵینەوەکان ئەوانە دەی بە سزا خۆیان بگەێنن. بۆ هۆکارەکانی دیکەی بەرگری شارستانی شێستەکە کار لەسەر دەکەن بەرگری شارستانی کەم تەرخەم بووە ئایا پێداویستەکانی وەکو پێویست نەبووە ئێمەش وەکو ئیدارە ئایا ئەو باڵەخانەیە بۆ بەکرێدراوە کە مەرجەکانی بەرگری شارستانی تێدانێ. هۆکاری دەستگیرکردنی ئەم کەسانە کەم تەرخەمی بوونیانە لە ئەرکەکانیاندا وەک قایمقامی سۆران دەڵێت 6 مانگ پێش ڕووداوەکە لیژنەکانی قایمقامێت سەردانی کردوون و ڕێنمایی پێداون. وەکڵگەداری مەکرێتەوە 6 مانگ لەمەوبەر بووە ئەنی تێستی بۆ کراوە ئالارم و شتەکانی تر بەڵام ڕەنگە لەو حادسەیەدا و جەنابەت دەبینی کۆمە لە فاکتەر و هۆکار مەسەن شۆرتێکی کارەبە یەکی لە سەبەبەکان ڕەنگە ئەمە بووبی یان کاتی خۆی کە بینای دروستکردە دەرەجەی ئینقاز و ئەوانەی وەکو پێویست نەبووبی قادرمە ئینقازەکەی وەکو پێوەرە ستانداردی کە پێویستە هەیبیتنە و پێوەرە نەبووبیتن هەیە بەڵام پێوەرەکەی 100% تێدانەوە. هەر لەم راپۆرتەدا سبەی بەدواداچوونی بۆ کەرەستە بەردەستەکانی بەرگری شارستانی سۆران کردووە کە ئەرکی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی لاستۆ بووە بۆی دەرکەوتووە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پێش ئەم ڕووداوە ئۆتۆمبیلی پەیژەیان نەبووە بەڵام ئێستا توانراوە یەک جۆر لەو ئۆتۆمبیلیان بۆ دابین بکرێت بەڵام هیچ ئامێرێکیان بۆ کەمکردنەوەی دووکەڵ بۆ دابین نەکراوە. ئەگەر ئۆتۆمبیلی پەیژابی دەتوانی سەرکەوی یاخۆ بوونی بڵی ئۆکسیزینە بەڵام لە هەمووی ئەوانە گرنگتر بوونی ڕێنماییەکانی بەرگری شارستانی و سەلامەتی گشتیە لە دروستکردنی بینا باڵەخانەکاندا گەر ژوورێک بێت واتە شوێنێکی داخرای بچووک بێت ئامێرمانەیە کە پێی دەڵێن ئامێری دووکەرچێش ئەو ئامێرەدا دەنێن هەوڵەدا و دووکەرە لە نێوە ژوورە بێنێتێ دەرەوە بەڵام بتێت کە موادێک تایبەت یاخود ئامێرش تایبەت دووکەڵە ژایراوێت کە بنبڕ بکە نەخێر ئامێری ئاوان بەردەست. بەپێی ڕووپێویەکانی بەشی ئەندازەی پرۆژەکانی ئیدارەی سۆران زۆرینەی ئەو باڵەخانانەی کێشەی مەردی سەلامەتیان هەیە ئەو باڵەخانانەن ماوەیەکی درێژ بەسەر دروستکردنیاندا تێپەڕیوە. دەتوانین بڵێن بینایە نوێیەکان زۆربەی ڕێنماییەکانی تێدایە چونکە بە چەند مەراحلێک تا دێت تێپەڕ دەبیت وەکو سندیکاوە و شارەوانیە و یان بەرگری شارستانیە و ئەوە لە کاتی جێبەجێکردن وە لە کۆتاییشدا کە مۆڵەتی کارکردن وەردەگرێت ئەو هاوڵاتیە
دووبارە ئەو جهتانە سەردانی دەکەنەوە بەنامۆڵەتی پێنادەن کەم کورتی ئەویان هەیە بەرگری شارستانی یانە ینی ڕێنمایەکانی حریقی جێبەجێ نەکردووە زاو کە دەکەوتت سەر خاوەنی بینایەکە یاخود نەبوونی لیژنێکی چاودێری تۆند کە بتوانێت ئەو ڕێنمایانە لەسەری فەرز کات یان ساڵانە پێی نوێ بکاتەوە احتیمال لە ساڵ یەکەم جێبەجێ کردوی زۆربەی ڕێنمایەکان بەڵام ئەوانە پێویستی بە ئەپدەیت هەیە پێویست بە پێداچوونەوە هەیەکەوە ساڵانە نوێی بکاتەوە. قایمقامی سۆران لە دوای ڕووداوەکەی مانگی ڕابردووەوە بڕیاری داوە لە ڕێگای لیژنەیەکی تایبەتمەندەوە سەردانی هەموو بینا و باڵەخانەکان بکەن تا لە مەرجەکانی سەلامەتیان دڵنیا ببنەوە. بڕیارمان داوە جارێکی کە دچۆ ڕووی بیناسازیشەوە ئەوانێکە کۆنیش کراون لەمە دوواش کە لیجان هەیە لەمە دو ڕێگە پێ نادرێت بەڵام ئەوەی کە کۆنیش کراون پێداچوونەوە بە هەموو ئەو شتانە دەکرێت هەتا هۆتێلە مۆتێلە بزانن حادثێکی وە ئەوە دەرسێکی بۆ هەموومان کە لەو حادثەی کە شتێکی وە لە چەشنە ڕوو بدات خوا نەخواستە قوربانی لێنەکەویتەوە بەو دەرەجەیە. وتەبێژی بەرگری شارستانی سۆران دەڵێت لیژنەیەکیان بۆ سەردانیکردنی بینا و باڵەخانەکان پێکهێناوە هەموو 6 مانگ جارێک سەردانی باڵەخانەکان دەکەن ئەگەر مەرج و ڕێنماییەکان جێبەجێ نەکەن شوێنەکە دادەخەن. هەر بینایەک کە مۆڵەتی لە سەرەتای دروستکردنی بینایە مۆڵەت دەردەهێنێ پێویستە بڕوا بۆ ئەم لیژنەیە ڕەزامەندی ئەو لیژنەیە بەدەست بێنێ و ئەو لیژنەیە راپۆرتی خۆی بەرز دەکاتەوە بۆ لیژنەی باڵالێک لە وەزارەتی ناوخۆ دوای پەسەندکردن و گەڕانەوەی ئەو هاوڵاتی مافی ئەوەی هەیە ئەو بینایە دروستکە بەو وەرزانی بۆی دیاریکراوە واتە هەموو وەرزەکان پێش دروستکردنی بینایەکە لەسەری ئەو بڵێن نامەش لەو خاوەن وڵکەیان ئەو کەسە بازرگان و سەرمایه‌دارە وەردەگیرێت کە پێویستە ئەو بینایە بەو وەرزانە دروست بکاتن و دواتریش لیژنەیەک وا دروست کردووە ئەو لیژنێ دەڕوا دوای ئەو بینایەکە تەواو بوو دەچن ئیستیلام دەکات سیر دەکات بزانین ئەو پابەندی ئەو مەرج و ڕێنمایانە بوو ئەگەر پابەند بۆ ڕێگە پێدانی کۆتایی بۆ دەکرێت ئەگەر پابەند نەبوو ئەو ڕێگە پێدانی بۆ ناکرێت تاکو گشت مەرج و ڕێنمایەکان تێدا نەبێت. سەبارەت بە پشکنین ئێستا لیژنەیەکی باڵا پێکاتوە لە هەموو قایمقامیەتەکان لیژنەیەک پێکاتوە باندامیەتی هەموو فەرمانگە پەیوەنددارەکان و قایمقامیەت و بەرگری شارستانی زۆربەی فەرمانگە پەیوەنددارەکان 6 مانگجارێک سەردانی هەموو بینا باڵەخانەکان شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان ئینگشتی بەبەستم وەکو شوقەکان و هەروە بەشە ناوەخۆیەکان و شوێنە گرنگەکان ئەو لیژنەیە ئێستا تایبەتمەندە بەوەی 6 مانگجارێک پشکنی بۆ شوێنانە بکات و هەر شوێنێک مەرج و ڕێنمایەکانی سەلامەتی گشتی وەرگری شارستانی تێدا نەبێ یەکسەر دای دەخەن تاکو و پابەندی مەرج و ڕێنمایەکان دەبێت. بەرگری شارستانی هەرێمی کوردستان 24 خاڵی وەک مەرجی دروستکردنی خان و باڵەخانەکان دیاری کردووە. بەڕێوەبەری بەشی ئەندازەی پرۆژەکانی سۆران دەڵێت جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە هۆکارن بۆ کەمبوونەوەی قوربانی لە ڕووداوەکاندا. طبعاً لە ناو ڕێنمایەکانی بەرگری شارستانی جگەلەوەی شوێنی پەنخواردنەوە یان ڤێنتیلێشن هەوا گۆڕکێ یانیش هەبوونی بەلەکۆنی یاخود هەبوونی دەرکەی فارسکێ یان ئەو دەرگانی کە مەمەڕێک بۆ مەڕێک کە قەت دەکات کە ئاگرێ لە مەمەڕێک دروزەبێ نەگوازرێتەوە بۆ مەڕێکی تریان لە هەمێک بۆ نمێشکە نەگوازرێتەوە یان قادمی هەڵاتن کە هەم دوور نەبێت هەمیش بە شێوازێک بێ کە بەکارهێنانی ئاسان بێ بۆ هەموو تەمەنێکی مرۆڤ ینی پیرێک یان منداڵێک کە بەکاردێنێت ئەوان هەمویان ڕێنماین دیگە لە کوژانەوە و یان زەنگی ئاگدارکردنەوە و ئەوان هەمویان لە ناو ڕێنمایی بەرگری شارستانی هەیە و زۆری زەرورە جێبەجێ بکرێت. ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان وەرزی سەرما بەبێ ڕووداوی ئاگرکەوتنەوە و تەقینی غاز بەڕێناکات. ساڵی 2022 بەهۆی تەقینی غازەوە لە سلێمانی و دهۆک 60 هاوڵاتی بوونە قوربانی کە 22 مردن و 38 بریندار بوون. ساڵی 2023 ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی سۆران بووە دووە ڕووداوی تراژیدی ساڵەکە کە بە هۆیەوە 21 کەس بوونە قوربانی.